بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە سڵاوتان لەبێت خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنمەی دیدار و ڕاڤەوە هاتوونێتەوە خزمەتان. ئازیزان هەروەک خۆشتان ئاگادارن ئەم بەرنمەیە هەرجارێ و ئاورێک دەداتەوە لە هونەرمەند، شاعر، ئەدیب، نووسەر جا چووەک دیدار بێت چووەک بابەت. میوانی بەرنمەی ئەم هەفتەیەمان بەڕێز کاگ ئامانج عەزیزکەندی شاعر، نووسەر و هونەرمەندی شۆڕژگێڕەکە لە ڕێگای سکایپەوە کۆمەڵک پرسیار لە بوارە جۆرا و جۆرەکانی هونەر و ئەدەبیاتدا ئاراستەی دەکەین. هیوادارین کە تا کۆتایی بەرنامەم هەفتەیەشمان لەگەڵمان بن. فەرموون بۆ بینینی. کاگ ئامانج سەرەتا بە خێراتنت پێ دەڵم زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و هەموو کارمەندانی رادیۆ کۆمەڵە. منی زۆر خۆشحاڵم کە لە خزمەتتاندام، هیوادارم بتوانین هێندێک باس و خواست بکەین. زۆر سپاس. کاگ ئامانج پێم خۆشە سەرەتا پێناسەیەکی کورد بە زمانی خۆتان باس بکەن بۆ ئێمە، هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران. ڕاجاوەکو فروغ وتەنی هەر کەسێک کە دنیا لەدایک دەبێ پێناسێکی هەیە ناوی دەنووسرێت، ڕۆژێک لەدایک دەبێت. منی ژێشێک لەوانم لەو هەموو ئینسانەی جیهان لە گوندێک لە داوێنی تەرەقا لە ناوچەی بۆکان لەدایک بووم بە ناوی عەزیزکەند لە بنەماڵەیەکی مام ناوەندی پاشان باوکم فەقا عەلی ناوە و ناو بوو یادی بەخێر. تقریبا دەرسی مەلایەتی خوێندبوو، سەوادی هەبوو. من سەرەتا ئەلفوبێ و خوێندن و نووسین لەلای ئەو فێر بوو. ئێمە تقریبا نەسلێکی سوتاوین لەو سەردەمەدا کە دەوە بچینە مەدرسە، بەداخەوە مەدرسەکان داخرا بەهۆی ڕووخانی ڕژیمی شاوە. ئەوە نزیکەی 3-4 ساڵ ئێمە بێ مەدرسە و مەکتەب ماینەوە. دواتر کە حیزبەکان هاتن یەکەم جار شتێکی فیدایی مەدرسەیەکی کردەوە بۆ 3 مانگۆوانی ئینشعابیان کردووە ڕۆیشتن. دوای 1-2 ساڵ حیزب دیموکرات هاتە گوندەکەی ئێمە مەدرسەی کردەوە. تقریبا لە ساڵی 61 چوومە پۆلی یەکەم ئیمتحاندا و بوومە 2. ئیتر بنەماڵەیەک بووین کە ئەم وەرزێر ئەم بەڕدار و ئەوە بووین. تقریبا دەستمان بەدەمی خۆمان دەگەیشت. 4 برا و 2 خوشکین. یەکێک لە خوشکەکانم هەر لە سەرەتاوە بوو بە پێشمەرگە و لە یەکەم دەستەی چەکداربوانی ژن بوو لە نێو کۆمەڵەدا. دواتریش بۆ خۆم عەلاقەم بە ئەدەبیاتەوە پەیدا کرد. هەم دایکم زۆر بەند و باو و تەمەنت چەند بوو کاگ ئامانج ئەو وەختەی کە چوویە ئەم کاری هونەری و ئەدەبیەوە؟ وەڵی زوو بوو. لە ڕاهکارگەر لەوێ بوو. کاکە حەسەنم کە ئەو دەم تقریبا تەمەنی 17 ساڵ بوو. منیش مناڵ بوو. کتێبێکی کڕی بوو لە بیرمە نازانم بە 15 قڕان بووی شاخەی هەورەمانی مامۆستا قانع بوو و دواتر لەوێ کوردی فێر بوون. ئەوان ئێمە مناڵ بووین، جارجارە دەچوینە سرودیان فێر دەکردی. ئەوان کە دایان خوێندەوە من لەبەرم دەکرد بۆ ئەوە زۆر باش بوو. لە لای باوکیشم زۆر حەمام لەبەر کرد کە دەرسی قورئانی پێ دەکردم. بۆ لەبەرکردن زۆر باش بووم. زۆر زوو پێشەوەی کە ئەلفوبێ فێر ببم بە تەواوی من ئەو دیوانی قانعم هەموو لەبەر کردەوە. دوای دایکم حقات خوان و شعرزان بوو، لەبەرەوەی ئەویش نەوەی میسباح الدیوانی ئەدەبە لە دایکیەوە زۆری وەرگرت بوو. لە باوکیەوە هەرواتر دەنگ خۆشێکی زۆر بەنێوبان بوو، کەریم سەرشی.
دیجا باوکشم کتێبی زۆری هەبوون هەر لە ئەلف لەیلا و لە دیوانەکانی شاعیرانەوە بە تایبەتی شێخ ڕەزا و ئەوانە شاعیرە کلاسیکانە زۆری لەبەر بوون، حافظ و سعدی لەبەر بوو. هەر زۆر زوو من چوومە ناو ئەو جیهانەوە، بەڵام وەکو یەکەم جار کە شعرم نووسی لە ساڵی 1970 هەتاوی کە دەکاتە تقریبەن 1970 میلادی. بەڵێ کاگامانج دیارە نەماڵەتەن لە کاری هونەر و ئەدەبیاتدا بوون کە یەکێک لە هۆیەکانێتی بۆ خۆشتان ئاوەڕوتان کردوتە ئەم هونەر و ئەدیب و نووسەریەوە. پێم خۆشە پرسیارێک لێ بکەم لە ڕوانگەی کاگ ئامانج عەزیزکەندەوە هونەر و ئەدەبیات چ کاریگەریەکی لەسەر ژیانی کۆمەڵایەتی بگرە لەسەر تاکە کەسی و بزوتنەوە جۆرە و جۆرە کۆمەڵایەتیەکاندا هەیە؟ وڵای بەڕاستی ئەدەب و هونەر دەقیقەن لەگەڵ ژیان وەکو تان و پۆوایە لە هەموو کۆمەلگاکانی جیهاندا. ئەدەب و هونەر ئەگەر تانەکە بێ ژیان پۆیە، ئەگەر ئەدەب و هونەر پۆیەکە بێ ژیان تانەکەیەتی. هەردووچیان ژیانیان دروست کردو. دەتوانم بڵێم یەکەمین دیاردەکانی مرۆڤ لەو سەردەمەوە کە لە دەوری ئاگردان لە ئەشکەوتەکاندا دادەنیشتن و داستان و بەسەرهاتی ئەو ڕۆژەی خۆیان دەگێڕاوە هەتا ئەمڕۆ کە لە مجەللەلترین کاخەکاندا دانیشتون و دەرگای مۆدێڕنترین ماشێنەکان دەکەنەوە بۆ خێزانەکانیان بەشەر جیرۆدەی گێڕانەوەیە، جیرۆدەی هونەرە و جیرۆدەی گوێگرتن و ینی بەبێ ئەو بە هیچ شێوەیەک ژیان ناکرێت. بۆیە زۆر شتیان بۆ وتووە کە قەزای ڕووحە و ژیان بەشێکە لە هونەر، هونەر بەشێکە لە ژیان. بۆیە لێک هەڵپێکراوە. ئێمە دەبینین بە لە هەموو سەردەمەکاندا هونەر کاریگەری خۆی هەبووە، شانۆ بوو بێت، شعر بوو بێت، داستان و حقایەت و بند و باو و گۆرانی هەر لە سەرەتاوە کە مرۆڤ زمانی کردوتەوە و یەکتریان حاڵی کردووە بە دەنگ بووە، پاشان ئەوانە شکڵیان گرتووە. پێم وایە یەکەمین دیاردەکانی مرۆڤ هونەر بۆ دواتر لەگەڵ مرۆڤ گەشەی کردووە، لەگەڵ بوونی مرۆڤ ئەدەب و هونەریش هەیە و بە هەر سەردەمێکیشدا کاریگەری زۆر گرنگی هەبووە لەسەر ژیانی ئینسان و پێشکەوتنی مرۆڤ. کاگامانج خۆتان چۆن دەڕوانە ئەم وە گرایشە جۆرا جۆرە ئەدەبی هونەریانە وەکو ئەدەبی بەرگری، وەکو ئەدەبی کرێکاری، وەکو ئەدەبیاتی پێشڕە و پێشکەوتن خوازانە، یان بڵین ئەدەبیاتی ڕۆمانتیکیش؟ ئەزانی چۆنە ئەدەبیات هەروەک کوتم لەگەڵ ژیان ئاوایە، لەگەڵ هەموو سەردەمەکان و هەڵگۆڕەکان و هەڵگۆڕە سیاسیەکان پەیوەندی هەیە. من بە هیچ شێوەیەک لەوانە نیم کە هونەر تایە لە سیاست یان نابێت، چونکە ناتوانی. بۆیە دەشبینین ئەگەر چاو لە مێژووی ئەدەبیات و هونەری جیهان دەکەی، لە هەر سەردەمێکدا باری سیاسی، جوگرافیایی، هەرومەرجی کۆمەڵایەتی، ئەدەبیات و هونەری تایبەت بە خۆی خۆقاندووە. ئەگەر چاو لە ئەدەبیاتی ڕووسیەی پێش شۆڕشی ئۆکتۆبر بکەی، دەبینی داستایۆڤسکی و ئەوانە کە هاتوون زەمینەیەکی زۆر لەباریان دروست کردووە و جۆرێک لە ئەدەبیات خۆڵقاوە کە جیایە لە دوای ئەم شۆڕشەکە و لە نێو شۆڕشەکەشدا کە چەندین ساڵی پێشووە. من ڕووسیەوە نمونە دێنمەوە کە لە ئێمە تا ڕادەیەک نزیکەوە زۆری لێ وەرجاردراوە. فۆرمالیستەکان دێن ئەو سەفەرە نەقدی ئەوە دەکەنەوە کە بڕێک دیکتاتۆری دێتە ئاراوە ئەوە. بۆیە لە نێو ئێمەشدا هەروا بووە. دەبینی عمارەتی بابان وەختێک دروست دەبێ، جۆرێک لە ئەدەبیات لە نێو کورتا سەر هەڵدەدا کە بەو زمانی ئێستا ئەمە پێیدا ئاخرین لە نالی و کوردی و سالمەوە کە دەبێتە ڕێچکەیەک. پێشەوە لەژێر دەسەڵاتی ئەردەڵانەکاندا ئەدەبیاتێکی کۆنتر هەیە کە نزیکەی 1000 ساڵی تەمەنە بە زاراوەی گۆرانی کە
کە هەندێک جار بە هەورامیش پێناسە دەکرێت هەم ئاین بەمە نووسراوە و هەم یەکەمین شاعیری کورد کە بڵێن لە هەورامان بەم زمانە نووسیوێتی ئەگەر لە بابەتاییرەوە حیسابی بکەیت دەبینی بەوە نووسراوە ئاینی یارسانیەکان بەم زمانە نووسراوە ئەم دەسەڵاتی ئەردەڵان فەزایەکی کردوێتەوە کە دواتر شاعرانی مەزن و گەورەی وەکو مەولەوی بێسارانی و سەییدی و کۆماسی و ئەوانەی تێدا دەخڕوقێ ئەم هەلوو مەرجە ئەمانەی خۆڵقاندووە یادە ناکرێت کەسێکی وەکو مەسوورەی ئەردەڵان تێدا سەر هەڵدەدا کە یەکەمین ژنی مێژوونووسی جیهانە و شاعیر بووە بۆیە هەلوو مەرجەکان کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هونەر و ئەدەبیات هەیە تێدەبینی لە باکوور بۆی کێستامە پێ دەڵێن باکوور و کوردستانی ژێردەستی تورکیا لە دوای شەڕی چاڵدرانەوە مێژوونووسێکی وەکو شەرەفخانی بەدلیسی دێ و مێژووی میرنشینیە کوردیەکان دەنووسێتەوە لە دوای ئەو لە هەرێمی بۆتان دەبینین کە ئەمارەتێک هەیە کەسێکی وەکو مەلای جەزیری سەر هەڵدەدا کە ساڵەکانی 500 لەدایک بوون نزیکەی 400 ساڵ پێش دواتر لە دوای شەڕی چاڵدران دیاردەیەکی وەکو خانی ڕوودەدا کە باز لە کێشەی سنوور دەکا کە هەتا ئێستاژ ئەمە وەکو مێردەزمەوایە بۆ ئێمە بە تایبەتی گەلی کورد کە لە ناوچەیە دەژین بۆیە ڕاستەوخۆ ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ڕەوت و ڕێبازەکان جام ڕەوت و ڕێبازانە ئەوانیش گەشەیەکیان بووە هەر ڕەوتەی مەسەڵەن ڕیالیزمەکان دواتر نیۆڕیالیستەکان دواتر سۆر ڕیالیستەکان هاتوون لەسەر بنەمای پێشووی خۆیان لە ئەدەبیاتی ئێمەشدا هەروە بووە بینی بەند و با و حەقایەت و ئەو شتە ئاینیانە بوون دواتر شاعران هاتوون و دواتر شعر نوێ بووەتەوە چیرۆکاتوەتە ئاراوە پەخشان خوڵقاوە و لە سەردەمی شۆڕشەکاندا خەباتە نەتەوەیی و کۆمەڵاتیەکاندا زۆرێکی دیکە لە ئەدەبیاتی بەرەنگاری خوڵقاوە کە ئێمە دەبین لە ئەدەبیاتی کوردیدا کە ئێستانەوە بە کوردی قسە دەکەین. زۆر باشە. بزانین هاوکارانمان گۆرانی یا سرودێکی کاک ئامان چیان لەبەردەستە بە دەنگی خۆی بڵاو دەبێتەوە فەرموو بۆ بینینی. آخرین ماڵی ژیانم کوندی بەندی خانەیە ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە زۆر دەمێ کە چاوەڕانی زەرزڕەی زنجیرەکەم سەیری ئەم زنجیرەکەن وەک زیوەری شاهانەیە وتی ئازادیم ئەوێ و خوێنم خەنەس بۆ دەست و پێی هەڵقە هەڵقەی پێوەنم بۆ پڵپڵە و لەرزانەیە دەتی دوژمن وازانێ من بەدی داوە بم باش بزانێ کوندی زندانم قوتابی خانەیە دیرەوە منزڵەوتە ئەسپی ژێرت مەشقەڵە بەڵگراتیش ڕەو بەهاستا سوورە سواری کۆمەڵە بەڵگراتیش ڕەو بەهاستا سوورە سواری کۆمەڵە
بەڵگراتیش ڕەو بەهاستا سوورە سواری کۆمەڵە بەڵگراتیش ڕەو بەهاستا سوورە سواری کۆمەڵە کاگامانج بارودۆخی هونەر و ئەدەبیاتی کوردی بە تایبەت ئەدەبیاتی بەرگری و پێشڕە و پێشکەوتن خوازانە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ بەڕای ئێوە دەتوانێت جوابدەرەوەی قۆناغەکە بێت؟ لە ڕاستیدام پێم وایە خەباتی بەرەنگاری و ڕزگاری خوازی هەرچی خۆی بەجێ نەهێناوە. من وای بۆ دەچێت هونەر و ئەدەبیاتی کورد لە خەباتەکەی پێشکەوتووترە لەو سەردەمدا، تایبەتی لە ڕۆژهەڵات و لە باکوور و تەنانەت لە باشووریش. من پێم وایە خەباتی ڕزگاری خوازانەی کوردستان یا خەباتە کۆمەڵایەتیەکانی کوردستان زۆر ئەوان ئەسقەزا من پێم وایە لەو ئاستەدا نەبوون کە بتوانن ژینگەیەک بخڵقێنن کە ئەدەبیاتێک تێدا لەدایک بێ کە وەک تۆ دەڵێ شانی ئەوە بێ. من پێم وایە ئەسقەزا بزوتنەوەکە شانی ئەو حەزمە لە ئەدەبیات نییە. لە ئەسقەزا لەم بوارەدا کورد پێشکەوتنی باشی بەخۆوەدی بە ئەدەبیات و هونەری کوردستان پێشکەوتنی باشی بەخۆوەدی دیوە. ئێمە مەسەڵەن باکوور وەک نمونە بێنمەوە نزیکەی 80 ساڵە زمانەکەی قەدەغە کراوە، بەڵام لە باری هونەریەوە نەک لە باری ئەدەبیەوە پێشکەوتنیشی زۆر گەورەی بەخۆوەدی بەست. مۆسیقی باکوور ینی شایانی گوێ لێگرتن و لێ فێربوون و ئەوەیە زۆرێک لەو ڕێباز و سەڵک و شێوازانەیان تاقی کردوەوە کێشیدا سەرکەوتوو بوون، چونکە لەم بارەوە نانتوانیوە قەدەغەیکە. لە کوردستانی ڕۆژهەڵات دەبینین لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێرانەوە شێوەیەک لە ئەدەبیات دێتە ئاراوە کە ئێمە پێڵین ئەدەبیاتی بەرگری کە پێشەوەش بووە بەڵام بە حەزمێکی زیاتر دێتە ئاراوە و کۆمەڵێک شاعیر و نووسەر و هونەرمەند سرود و شعری حەماسی دەخڵقێنن کە دەکرێت بڵێم حەزمێکی زۆر باشە بۆ ئەو سەردەمە. بەڵام دەبینین دوای ئەوە کە شاعیرانیشی وەکو شێرکۆ و پەشێ و کۆمەڵێک کەسی دیکە کە ناکرێ هەمویان نەوەرین لە هەموو بوارەکاندا قەڵەم دەوەشێن و زۆر سەرکەوتوو دەبن و سەرکەوتوو بوون لەم بوارەدا. بەڵام ئەدەبیاتی مەسەڵەن بڵام پێشکەوتوو نازانم، ئەدەبیات پێشکەوتوو نازانم چییە بەڕاستی.
من ئێستا ئەگەر بڵێم حەسان و سەگەکانی باوکی شێرزاد حەسان باس لە چەمچێک دەکا کە چەمچی باوکاوە چەمچی باوک سالاریە بە تایبەتی لە دیفاع لە ژناندا باز لە حەسارێک دەکا کە ڕەنگەم حەسارە کۆمەڵگای کوردەواری بێ کە لەوێدا باوک حکمی هەموو شتێک دەکا هەمووی بەستونەوە ناوێت حەسارە ڕۆنە دەرێ هێما و نیشانەیە کە بۆ کۆمەڵگایەکی بەستە بەڵام دەبینین 150 ساڵ لەوە پێش نالیش لە شعرێکدا دەقیقەن ئەمچەم کەی باس کردووە شعرێکی هەیە بۆ مەرجی دەستگیرانەکەی حەبیبە ماتەم وەکو زولفەی سیە گرتی سەراپات ئەمە دەبینین ڕنگ باسیە و چەمکی کردو حاڵێکدا وەکو نامەیەکی سەرخۆشیە بەڵام زۆر بوێرانە دەڵێ زۆر دوورەری ئەشکی خۆت مەڕێژە بۆ سەدەفێک ئەم سەدەفە شکاوە ئەم سەدەفە کە مەبەستی لە باوکێتی مەبەستی لە سەدەفێک کە گەوهرێک لە نێو خۆیدا قەتیس دەکات بەڵام سەدەفە شکاوە تۆ گەوهرێکی کە هاتوویە دەبێ و باوکت دەرگایەکی قایم بوو کە شکاوە دەبێت خۆشحاڵ بی ئێمە بە یەکتر دەگەین ئەم حەسارە نەماوە بۆیە وەسەنا دەبینی مەلایەک لە 50 ساڵەوە پێشدا چەندێکی باس کردووە کە لە سەدەی کۆتاییەکانی سەدەی 20دا نووسەرێکی چەپی پێشکەوتن خوازی وەکو شێرزاد حەسان هاتۆ دەقیقەن ئەمەی بە شێوەیەکی بەربەرینتر و پەرسۆناژتر باس کردووە بۆیە من لە نەوعی خۆیدا لە سەردەمی خۆیدا مەینالی زۆر بە پێشکەوتو دەزانم کاگامانش با بینە سەر خۆت بەڕێستان هەم شێعر دەنووسن هەم کاری وەرگێڕان دەکەن و هەم سرود بێژیشن پێمان خۆشە بزانین تا ئێستا چیتان کردووە ئەگەر کاری تازەتان بەدەستەوەیە کارە تازەکانتان ئەگەر دەکرێت پێمان بڵێن چییە؟ وەڵامە زۆر تەمبەڵم بۆ کۆکردنەوە و بڵاوکردنەوەی کتێب من نزیکەی 150 تا 200 شعرم هەیە تا ئێستا نەکۆنکردوونەوە نە لە چاپمداوم هەر لێرە و لەوێ چاپ بووم چ لە ئەودەم کە لە ڕۆژهەڵات بووم چ ئەوەی کەودەم هاتمە باشوور لەوێ لە ڕۆژنامەی پێشڕە و دواتر شۆڕش و دوایەوە ڕامان و سەردەم و شعرستان و ئەوانەدا بڵاوبوونەوە کوردستانی لێەوە کۆم نەکردوونەوە ئەوانە لە جێخوانەوە پێشیانەوە زیاد دەبێت دەیجا نزیکەی 3-4 کتێبم لە چاپدا ئەوەندەی کە لێەوە 3 کتێبێکم ئێستا هەن ئەوانیش تەرجەمەن بەڵام ئەوانیش بەڕاستیات لێرە ماونەوە لەوە تا هاتوومەێرە بۆ کاری موسیقی بەڕاستی من چەندین کارم کردوون کە کارەکان هاکەزایی بوون کارەکان کاری سەرسەحنە بوون پێشتر کەوتم لە باشوور بووم لە مەراسمەکانی کۆمەڵەدا چەندین سرود خوڵقان کە کارەکانیش تقریبەن ئاوازەکانن دووسێکیان هەری خۆم بوون دەیجا ئەوانە هەر بە لۆکاڵی لەسەر سەحنە زەبت کراون و کوالیتێتێکی بەداخەوە باشە نێ بە ئەوەی کە من پێم وایە هەم شعرەکان هەم ئاوازەکانی زۆر باشن خراب نین بەڵام نە موسیقیەکەی نەزەبتەکەی لەم ئاستەدانی لەم کوالیتێدانی کارێکی دیکە لەگەڵ هێمن حسێن هەر لەوێ لە کوردستانی باشوور کردم نزیکەی 6-7 کارن کرد بە ئۆرگێکی سادە و شتێکی زۆر هەرزان و تر زۆر لۆکاڵ ئەویش کرا پێشتر لە کوردستانی ڕۆژهەڵاتیش 1-2 کاری لەو نەوعە کرابوو بەداخەوە قەت فرسەتە نەبوو کە کاری باشکەی بەڵام نزیکەی ساڵ و نیوێکە لێرە کارێکی بنەماییم کردووە بۆ نزیکەی 7-8 ملودی و مەقام کەوانە کاری زۆر باشی ئۆرکێستراییان بۆ کراوە و من لە موسیقیەکان ڕازیم بەڕاستی بەڵام بەداخەوە تا ئێستا من ئەوانە بڵاو نەکردوێتەوە چونکە ڕێک گوردەکاری و ئەوانەی مابوو من پێم وایە سرود زۆر گرینگە زۆر ئەهمیەتی هەیە زۆر دەتوانێت کاریگەری هەبێ چونکە ئێمە بۆ خۆمان لەژێر کاریگەری ئەم سرودانەدا بووین بۆیە لە تقریبەن 15-20 ساڵی ڕابردوودا من بۆ خۆم پێم وایە ڕەنگە ئەمە نەزەری من بێ و قابلی مناقشە بێ پێم وایە موسیقی سۆرانی زۆر لە قەیراندایە
لە بەتایبەتی لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی هەدەفەوە زۆر کەوتۆتە قەیرانەوە و پێشم وایە ڕاگاندنی باشوور زۆر لەم باردا تاوانبارە و کاریگەری خراپی بووە بەداخەوە. کاگامانج پێمان خۆشە لەم بەشە لە بەرنامەکەماندا ئەگەر دەکرێت یەکێک لە بەرهەمە شعرەکانت ئەگەر بەردەست شتێکت هەیە پێمان خۆشە بیبیستین هەم ئێمە هەم بینەران. دەستەکانت خۆش بێ وەڵی شعری تازەم هەن یەکدوانێت بەڵام پێم خۆشە شعرێک بخێنەوە کە بۆ کاک فوادە. زۆر باشە فەرموو. دیارە زۆر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەکاڵێتەوە شعرێکی ئەوتۆ. زۆر باشە. شعرەکە بە ناوی بۆ فوادێ کە سەنگەر دەڵێ ئێمە مرۆڤێکمان ناسی لە شێوەی ئاو تافەکانی توانەوەیان دەڕچاند قوڵایی مەندی پۆنگاوی تاوتیوی تافگەکانی ڕادەوەستاڵاند ڕچەی ڕێی ڕێبەندانەکانی گەرم کردەوە لەشی سڕی کلیخانی خەمانی خاوک کردەوە ئێمە ڕێبوارێکمان ناسی ئاو بوو بەڵام لافاوی بەدەمدا نەهات بەرد بوو کەچی هەرگیز ئاوێنەی نەشکاند شەقام پیاسەی لەگەڵ دەکرد هەوار کۆچی بۆ هەڵدەگرت ڕەوەس شعری خەوبەردینەی فێر دەکرد زۆنگی زیندان چۆمی هەتاوی نازلی نیشانەدا خەوی کەوێ خوڕپەی هەدەسی ژانەدا ئێمە مرۆڤێکمان ناسیە خەیەدا لەگەڵای زانستی زانکۆکار سەری ئەدا لە کوباری کەوێڵەکانی خشت پێژان شاریە کردە شەرابی چاوی گەنمەوە خەویە کردە پەرێزی زەردی شەرمەوە بەردی بزێوی بزوتنی ئەنایە ژێر سەری زستان بەرمۆری حەوت ئاسمانی کرد بۆ ملی ڕانەوەستان ئێمە ڕێبوارێکمان ناسی لە بەرزایی بورجی مەزنی خۆی سالاری سرای نەلوان بوو شاباڵی تەوارەکانی بۆ هەڵاکانی سەیوان بوو شار شاڵی لە من دەکرد شاخ تۆوی شۆڕشی شاری بۆ هەڵدەگرت زرێبار ئاگر و خوێنی پێشکەر دەکرد سەرماوەز خۆری بۆ ئەچنی و کۆڕە و ماڵی شکۆ شانی بۆ چێ دەکرد لە بەردەم قەڵای زۆرداران شەڕی ئاشتی لەسەر دەست بوو بۆ زەنوێری خەمی خەڵکی کەلاوی هەسێڵی هەست بوو مرۆڤێکمان ناسی ئێمە مرۆڤێکمان ناسی لە وەرزێکی بێ ڕۆژنامە قەڵەمی چاند بە ساڵامێکی نوتەکدا سرودی گەرمی خۆی خوێند لە چوارڕێیانی ڕاوەستان تەنگەی ڕێگای چەپی کێشا ئیتر ئێمە کاڵەی ئاسمان بۆ هەڵبەست زنجیری چامان قەف قەف بڕی تێشوی ڕێگامان بۆ هێنا حەوت خانی تەلیسمی دێومانی یەک یەک بڕی گوڵ خەندەرانی پێدەشتی پڕپێ کۆڵمان لک لک چنی لە تۆ بڵێ ئەی ئەستێرە پێنجگۆشەکە چەند ڕاخوشین ترماوە تا بەیانی ئەم کەناری ڕووبارانە چەند شێلەی تریان دەوێت تا بتوانە سرودی بە دەریا گەیشتن بژەنە چەندە هەتاوی تر چەندە هەتا لەشی شەختە بردووی ئازادی گەرمەوەکەدا هەتا چەندەی تر دەریابین تا ئەم گشتەی لێڵاوە لێڵاییمان شروێنەکە کاگامانج هەڵبەت خۆشتان کەمێک ئاماژەتان پێکرد بە تایبەت لە کوردستانی ڕۆژهەڵات بۆی کە لە بواری سۆرانیەوە لە بواری هونەر و شتەوە کەمێک لاواز بوو کاری کردووە هونەر و ئەدەبیات چ لە نێوخۆی ڕۆژهەڵات وە چ لە تاراوگا
بەڕای ئێوە توانیوێتی شان بەشانی ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵێتەکان و گەشە و هەڵدانی بزوتنەوە جۆرا و جۆرە پێشرەوە کۆمەڵایەتیەکان ڕێبکات یان تووشی جۆریەک لە نسکە و چەقیم بووە ڕای ئێوە چییە لەسەرم پرسیارە؟ وڵای من هەروەکو لە پێشداژوتم من پێم وایە ئەدەب و هونەرخۆ هەرچەندی بەرهەمبێنی کەمە قەت شتێکە لەو شتانێکە هەرگیز زیاد نییە تەنانەت شتە خراپەکانیش معلومە گەلێک کە داگیر کراوە وڵاتێک کە دەستی بەسەر داگیراوە وڵاتێک کۆلۆنیە لەژێر دەستی کورد لەژێر دەستی داگیرکەراندا لەژێر سەقفی سانسۆردا بەبێ ڕۆژنامە بەبێ ڕاگەیاندن بەبێ ناوەندی بڵاوکەرەوە و چاپ و ئەوانە کە ئەگەر دێنی بەراوردی دەکەی لەگەڵ داگیرکەرانی خۆت زۆر زۆر ئاستەکە لە ئاستێکی نابەرابەردایە تۆ بە زمانی خۆت ناخوێنیوە هیچێک لەم ناوەندانت نییە کە ئەوان هەیانەوە لە دژی تۆ بەکاری دێنن بەڵام بەم حاڵەشەوە هێشتا بە تایبەتی شعر چیرۆک و لەم چەندین ساڵەی دواییدا ڕۆمانی زۆر عالی نووسراون لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە من لەسەر ئەوێ قسە بکەم بزوتنەوەیەکی زۆر مەزن و جوان لە خواروی کوردستان لەو هەرێمەی کە من پێی دەڵێم هەرێمی گۆران و تا کرماشان و ئیلام و تا هەورامانیش بزاوێکی عالی کەوتۆتە ڕێ کە بەرهەمی گەورەی لێکەوتوێتەوە کلێوی 12 سەدی لێکەوتوێتەوە و تایبەتی لەباری چیرۆک و تاڕاتەیەک شعریشتا زۆر پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە ئەوەندەی کە لە بواری هونەر و ئەدەبیاتە دەبین لە شانۆدا پێشکەوتن هاتوۆتە ئاراوە لە ساڵانەی دواییدا سینەما توانیوێتی هەندێک کار بەرهەم بێنن کە باشن ینی ئەگەر تۆ دەی ئەم هەلومەرجە هەڵدەسەنگێنی و لە قسەکانی سەرەتادا کوتم هونەر و ئەدەبیات هەمیشە زادەی هەلومەرجی خۆیەتی بەڵام کە تۆ دەی ئەم هەلومەرجە هەڵدەسەنگێنیەوە بە تایبەتی بێدەنگکردنی ئۆپۆزیسیۆن لە نزیکەی 30 ساڵی ڕابردووداوە هەلومەرجەی لەم ناوچانە هاتوۆتە ئارەوە هەمووی کاریگەری نیگەتیڤی بووە بەڵام حقیقەتەن هونەر و ئەدەبیات لەو ژێر سەقفی سانسۆر و داگیرکاریەشدا توانیوێتی لە بزوتنەوە سیاسیە کۆمەڵایەتیەکان زیاتر خۆی دەربخات زیاتر کەشونما بکات زیاتر بەرهەم بێنێ لە زۆربەی هەرە زۆری ڕووەکانەوە من نازانم شێوەکاری لە چ ئاستێکدا بەڵام بوارەکانی دیکە بەڕاستی زۆر بەرهەمی باش بەرهەم هاتووە بە تایبەتی لە بواری ئەدەبی و تا ڕادەیەکیش موسیقیش هەروەدر زۆر باشە دەستت خۆش بێ کاگ ئامانج من پرسیارێکم نەماوە خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانوێت شتێک بە پێویست بزانی ئاماژەی پێ بکەی فەرموو وەڵام من سوپاست دەکەم بۆ ئەو دەرفەتە تەنیا شتێک کە بم هەوێ بیڵێم ڕەخنەیەکە لە حیزبەکان بەگشتی لە ئۆپۆزیسیۆنی کوردی بە تایبەتی ڕۆژهەڵات کە نەیتوانیوە لەم بوارەدا ڕستی خۆی لینگ بدا لە حاڵێکدا لەم 30 ساڵەی ڕابردوودا دەیانتوانی زۆر زۆر کاریگەری موسبەتیان هەبێ بتوانن خەرجی بۆ بکەن بتوانن ئاراستەی بکەن بتوانن سیاسەتێکی فەرهەنگی بەڕێوەبەرن یا دەزانین گەلێک یاخۆت چینێک یاخۆت وڵاتێک کە لە بواری فەرهەنگیەوە تەیار دەبێ زۆر زۆر بە ئاستەمتر دەتوانرێ کاریگەری لەسەردا بندرێ داگیر بکرێ لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی و تەنانەت خەباتی کۆمەڵایەتیەکانیش لە کوردستان هەمیشە لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ وڵاتەکانی دەوروبەریان داگیرکەریان شکستیان هێناوە ڕاستەوە خۆ لە ڕووی نیزامیەوە تا ڕادەیەکیش دیپلۆماسیشەوە ئەوەی کە ڕاوەستاوە
هەوێنە زۆر جەوهەریەیە کە ناوی هونەر و ئەدەبیاتە کە ناوی فەرهەنگە بە گشتی دەبێت ئەمە بەهێز بکرێت دەبێت ئەمە یارمەتی بدرێت دەبێت ئەمە ئاراستە بکرێت دەبێت سیاسەتێکی فەرهەنگی ببێت لە نێو ئۆپۆزیسیۆنەکە تا ئێستا نەبووە و هەر ئەوەشە کە لە باشووری کوردستان چونکە سیاسەتێکی فەرهەنگی نەبووە تووشی زۆر هەرەج مەرەجی بووە زۆر شت بۆتە معیار کە نابێت بێتە معیار زۆر شتی بەدەڵ کە بە ڕۆژ دەکرێت کە نابێت بکرێت ئەمە لە ئێستاوە ئەگەر ئەوان ئەم هەزینانە نەدەن لە دواییدا تووشی کێشە دەبن خودی خۆیان چونکە ئەمە هونەر و ئەدەبیات پارێزەری گشتێتی کۆمەلگایە بە حیزبەکانیشەوە کە حیزب دیاردەی بۆیە من ئەم ڕخنە زۆر و حیزبەکان دەکەم لەم بوارەدا زۆر 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 بەکەمی ئیشیان کردووە لە حاڵێکدا دەبینین لە باکوور تا ڕادەیەک پێچەوانەکەی بووە و توانی شێتی بە تایبەتی لەبارەی موسیقیدا وەگام ئاژان پێکرد سەرکەوتوو بن دەستان خۆش بێ و ماندوو نەبن زۆر سپاس کاک ئامانج ئەزیزکەندی بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد زۆر زۆر سپاس دەستیەوەش خۆش بێ و ماندوو نەبنەوە دەستکەتانی کەوا سەڵزی بەژن و باڵەبەت کراسکەتانی کەوا سەڵزی بەژن و باڵەبەت بەشان و گۆزاوەتەن جوانی ئەی پەری سەر ئەهەر بەشان و گۆزاوەتەن جوانی ئەی پەری سەر ئەهەر
هەریەکە گوڵی ناوە چەشنێ پڕی بەخەڵ لەسەر ڕێتە هەیە پۆل پۆل لە لاوی دێ کۆمەڵ کە هەریەکە گوڵی ناوە چەشنێ پڕی بەخەڵ هەموو بە حەزرەتەوەن گوڵ بێ هەوێ نەبەر پێ خۆیا ئەخۆ گوڵێکی بە دڵتەوە ئەلێکی بەڵە بینیرانی خۆشەویست زۆر سپاس بەوەی کە تا ئێستاش ئێوە لەگەڵمان بوون هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت بەرنامەی هەفتەیەمان تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.